لە کوردستان لە ئێستادا پێم وابێ هیچ بڕۆکەرێکی فەرمیمان نییە. ئەگەر ئەمە تەماشا بکەین 2 ڕۆژ پێش ئێستا لەگەر ئەوڕۆ سعری نزیک 600 دینار فەرقی کردێ لە هەر پایەکی. كان دەکەوتووە کە هەمستەر سەر بە رووسایە کۆمەڵی بۆتی ترمان هەیە لایەزال ئێستا لە لای بن هەیە بەڵێ زۆر مەترسیدارن و هەروە هاچی زۆر خێرایان پێ. لە پۆستێکی تیلگرامی تۆیان بینیم وتت بەم نزیکانە دەزەکەم بە کڕینی کۆینی هەمستەر. هەر پارەیەک بۆ وڵاتی ئێران بنێرێت کە ئەتۆ نادت ڕاستەخۆ ئەکاونتەکەی تۆ بان دەبێت. بەڵام ئەگەر بەرنامە شارەزای بابەتی بازار دەرەیەەکە بە ئەگەرێکی زۆر شکست دەهێنی. ڤیدیۆمان هەیە زیاتر لە 20 کەوە سپڕ دەکەن و یەک دانەی نایەتەوە. بابەتەکە دەربارەی حکوومەت و لایەنی پەیوەندیدارە لە ڕاستیدا لایەنی پەیوەندیدار هیچی پێ ناکرێت و هیچی پێ نەکراوە. هیچ وڵاتێک ناتوانێت کۆنتڕۆڵی نە فۆڕێکس نە کریپتۆکەرەنسی بکاتە. تەنها لایەنی پەیوەندیدار دەتوانێت هۆکاری هۆشارکردنەوە بەکاربێت.